سەلاح الدین ئەو پیاوەیە کە حەچی مسلمانی سەر ئەرزێ شانازی پێوە ئەکا کە عەلەیهی سەلاح الدین لە دوای عالەمی ئیسلامیەوە بگرە هەتا ئەمڕۆ نەبووە بۆکو سەلاح الدینی ئەیوبی ڕەمزێک بێ تەنانەت مەسیحی و کافرەکانیش ئیشارەتی باشی بۆ بدەن نییە. کەسانێک لە ئەوروپا قیاداتی ئەوروپی گەورە شەرمی لێکەن. سەرکردەیەکی ئاوها ئەسڵەن ئەبێ ئێمە هەمومان شانازی پێوە بکەین و هەمومان دڵمان پێی خۆش بێ کە نوێنەری ئێمە بووە بۆ ڕزگارکردنی قودس و نوێنەری ئێمە بووە لە نیشاندانی جوانترین ئەخلاق لە کاتی شەڕە، جوانترین ڕەوشتی هەبوو بەرامبەر دوژمنەکەی پێشی دۆستشی. سەلاح الدین ئەو پیاوەیە کە حەچی مسلمانی سەر ئەرزێ شانازی پێوە ئەکا کە عەلەیهی سەلاح الدین. ئاخر منی کورد ئەبێ دووجار شانازی پێوە بکەم، هەم کورد بوونەکەی و هەمیش مسلمان بوونەکەی.